پارێزان بۆ زانیاری لەسەر ڕووداوی کوشتنی هاوڵاتیان لە ناوچەی باڵەکایەتی پەیامنەرمان ئازاد ئۆمەراوەیی لەگەڵمانە. کاک ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ ماوەستازانە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. ئەم ڕووداوە چۆن ڕوویداوە و هەتاکو ئێستا ئەوەی کە پەیوەندی بە ڕووداوەکەەوە هەیە بە شوێ گەیشتووە؟ بەڵێ دیارە ئێوارەی ئەمڕۆ لەلایەن حزبی کۆمەڵی ڕەحمەکێشانی کوردستانی ئێرانەوە لە ناوچەی باڵەکایەتی لە گوندی گوندەژۆر دوای ئەوەی چەکدارانی ئەو پارتە دەچنددار لە باخچەیەکی هاوڵاتیانە دەبڕن بەمەستانەکەی دروست بکەین بارەکەیان پێی دروستکەن دیارەداری باخچەی هاوڵاتیانە وە هاوڵاتیانەش ڕاگەزەوە داری باخچەکان نەبووە بۆتە دەمەقاڵەی دەستڕێژی بلیان لە چوار بە هەر چواریان لا یەکتن لەو هاوڵاتیانە پێچیانیان لە دەستداوە تریشکەوە بریندار خۆشخانە کراون لە تۆمان بەخۆی سەختی برینەکانەوە ڕەوانەی لێر کراون ببوورە کاک ئازاد ئەگەر تۆزێک مایکەکەی دەستت نزیکەیتەوە بۆ ئەوەی کە بە باشترین ئێمە و بینەران گوێمان لە زانیاریەکانی ئێوە بێت. بەڵێ وەک ئاماژەم پێدا دیارە بریندارەکان دوای ئەوەی کەوا حیزبی کۆمەڵی زەحمەکێشانی کوردستانی ئێران دەستڕێژی کولە لەو چوار برایە دەکەن گیانیان لە دەست دەدەن لەوێت دواتر دوو کەبرایەکان ڕەوانی نەخۆشخانە دەکەن لە قەزای تۆمان بەڵام بەهۆی سەختی برینەکەیانەوە ناتوانێت چارەسەریان بۆ بکرێت دیارە لە ئێستادا ڕەوان هەولێر کراون بۆ چارەسەرکردنیان دیارەیەکێک لەو برایانەش برینەکەی سەختە. بە پێ و زانیاریانەی ئێستا بەدەست ئێمە گەیشتووە لە ناوچەی باڵەکایەتی هاوڵاتیان لە باڵەکایەتی هەموویان چونەتە ئەو ناوچەیەکەوە ئەو هاوڵاتیانە لێی کراون دەیانەوێتن کۆڵی خۆیان بنەوە دەوێت بارەکەکانی حزبی کۆمەڵە لەو ناوچەیە هەموویان پێنراون لەلایەن هاوڵاتیانەوە و ئەوە ناوچەکانی خۆیان دەوێت کردووە لەگەڵ حزبی کۆمەڵە و حزبی دموکراتیانی ئێران. دیارە ئەم حیزبانە ماوەیە قەباتی چەکداری خۆیان گواسۆتەوە بۆ ئەم ناوچە کوێستانیانە ئەم ناوچانە بەردەوام لەلایەن وڵاتی ئێرانیشەوە باران ئەکرێن بۆ تەمای دیگەرانی هاوڵاتیانی ئەم ناوچانە هاوڵاتیان لە ئێستادا داوای ئەوە بکەن کەوا بە هیچ شێوەیەک ئەم حیزبانن ئەم ناو زۆر باشە زۆر باشە کاک ئازاد ئاماژەت بۆ دا کە خەڵکی گوندەژۆر بەرەو ئەو شوێنە ڕۆشتون کە ڕووداوەکەی لێ ڕووداوە و دەیانەوێت تۆڵە لە پارتی زەحمەتکێشانی ڕۆژهەڵاتی کوردستان بکەنەوە بە وتەی خۆیان. بەڵام لەو نێوەندەدا هێز ئەمنیەکانی پۆلیس و ئاسایش نەهاتوونەتە ناو ڕووداوەکە بۆ ئەوەی کە ئەم کارەساتە ڕووداوی گەورەتری لێ نەکەوێتەوە؟ بەڵە دیارە بەپێی ئەو زانیارانەی کەوا ئێمە هەمانە هێزێکی ئەمنی زۆر براوەتە ناوچەی باڵەکایەتی ئەو ناوچەیەکەوە ڕووداوەکەی لە ڕووداوە بۆ ئەوەی ڕووداوەکە تەشەنە نەسەنێتن بەڵام هاوڵاتیانی دەڤەری باڵەکایەتی بە تایبەتی خزم و کەسوکارەکانی ئەو هاوڵاتیانەی کەوا کوژراون لەسەر ئەوەی کەوا تۆڵێکفام بکەن بۆی لە ئێستادا هاوڵاتیانێکی زۆر لە ناوچەی باڵەکایەتی پێشیان هەڵگرتووە لە چیاکانی ئەو ناوچانە ماونەتەوە. بەڵێ ئازاد ئۆمەراوەیی پەیامنەری پەیام زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.